حديث النبي. مع حديث النبي صلى الله عليه وسلم. وما آتاكم الرسول فخذوه وما نهاكم عنه فانتهوا واتقوا الله إن الله شديد العقاب. بسم الله. عن عثمان بن عفان رضي الله عنه عن النبي صلى الله عليه وسلم قال: خيركم من تعلم القرآن وعلمه. رواه بخاري. عثمان كري عفان رضي الله عنه دفرمي رسول الله صلى الله عليه وسلم دفرمي چاکترینتان ئەو کەسەیە کە خۆی فێری قورئان دەکات و خەڵکیشی لێوە فێر دەکات. عەبدوڕەحمان السولەیمی رضی الله عنه دەفەرمێ ئەم فەرموودەیە وای لێ کردم کە لە شوێنی خۆم دانیشم و هەڵنەستم. بەڵێ واتە دوای بیستنی ئەم فەرموودە پیرۆزە وای لێ کردووە کە ئیتر تەنها دەرسی قورئان بڵێتەوە. هەروەک لەم بارەشەوە زانایان دەفەرموون لە دەسەڵاتی عوثمانی کوڕی عەفاندا رضی الله عنه تاوەکو دەسەڵاتی حەجاج ئەو تەنها خەریکی فێرکردنی قورئان بوو. لە دەربارەی خوڕەوشتی ئەو مامۆستایانەی کە دەرسی قورئان دەڵێنەوە ئەوە محەممەدی کوڕی حوسەینی ئەلئاجوڕی ڕەحیمەه الله دەفەرمێ پێویستە لەسەر ئەو کەسەی کە ئەڵڵا سوبحانەه وتەعالا فێری کتێبەکەی کردووە ئەوە چاکتر وایە لە مزگەوتێک دانیشێت قورئان بخوێنێت بۆ ئەڵڵا سوبحانەه وتەعالا و پند و ئامۆژگاری وەرگرێ لە فەرموودەکەی ڕەسوول الله صلی الله عليه وسلم کە دەفەرمێ چاکترینتان ئەو کەسەیە کە قورئان فێر دەبێ و ئینجا خەڵکیشی لێوە فێر دەکات. بەڵێ جا ڕەسوول الله صلی الله عليه وسلم لەم بارەوە دەفەرمێ ئاسانکاری بکەن و شتەکان قورس مەکەن و ڕایان بگرن و ڕاویان مەنێن. هەروەها عومەری کوڕی خەتاب رضی الله عنه دەفەرمێ فێری عیلم ببن و لەگەڵیشیدا فێری هێمنی و لەسەرخۆیی ببن و خاچی بن لەگەڵ ئەو کەسانەی کە فێریان دەکەن و ئەوانەشی کە فێر دەبن با خاچی و خۆ بەکەم زان بن و مەبن بە خۆ گەورە زانانی زانایان چونکە بەم شێوەیە بێ ئەوە عیلمەکەتان جەهلەکانتان ڕاست ناکاتەوە. و هەروەها ڕەسوول الله صلی الله عليه وسلم فەرمانمان پێدەکات و دەفەرمێ قورئان بخوێنن و زێدەڕۆیی تێدا مەکەن و سارد مەبنەوە لێی و هەروەها پێی مەخۆن وەلوود بەرزیش مەبن پێی. بەڵێ دیسان محەممەدی کوڕی حوسەینی ئەلئاجوڕی ڕەحیمەه الله هەم ئامۆژگاریمان دەکات و هەم ئاگدارمان دەکاتەوە و دەفەرمێ پێویستە لەسەر ئەو کەسەی کە قورئان دەخوێنێ لە پێناو ئەڵڵا سوبحانەه وتەعالا ئەوە با نەفسی خۆی بپارێزێ لەوەی کە پێداویستیەکانی خۆی بەدەست بهێنێ لەلایەن ئەو کەسانەی کەوا قورئانی بەسەردا دەخوێنن واتە لەلایەن قوتابیەکانی و هەروەها
نابێت ئەرک بخاتە سەریان کە پێداویستی بۆ ئەنجام بدەن و ئەگەر پێداویستێکی هەبوو بابیدات بەو کەسانەی کە لە لای قورئان ناخوێنن و قورئان بپارێزێت لەوەی کە پێداویستیەکانی پێ بەدەست بهێنێ. جا ئەگەر یەکێک لە براکانی دەست پێشخەری کرد و بۆی کرد ئەوە پێویستە لەسەری شکرانەی ئەڵڵا سوبحانەهو وەتەعالا بکات و لەسەر ئەوەی کەوا ئەوی پاراستووە لە داواکردن و زەلیل بوون بۆ ئەهلی دونیا. بەڵێ جا لەم بارەشەوە خەلەفی کوڕی تەمیم ڕەحیمەهو الله بەسەر هاتێک دەجێڕێتەوە دەربارەی باوکی، دەفەرمێ باوکم وەفاتی کرد و قەرزدار بوو و منیش چووم بۆ لای حەمزەی زیاد ڕەحیمەهو الله کە یەکێکە لە 7 قورئان خوێنەکەی قیراءەتی سەبعە. جا پێم وتکەوە داوا لە خاوەن قەرزەکە بکات بەڵکو بەشێک لەو قەرزەی کە لەسەر باوکمە کەمی بکاتەوە. جا حەمزە ڕەحیمەهو الله فەرمووی هاوار بۆ تۆ ئەوە ئەو کەسەیە کە قورئان بەسەر مندا دەخوێنێت. واتە قوتابی بووە بۆیە نەیویستوە داوای لێ بکات، نەوەکو ئەو کەسە بکەوێتە مەوقیف و شەرم بکات بەهۆی ئەوەی کەوا قورئانی لەلا دەخوێنێ. بەڵێ هەر بۆیە حەمزەی زیاد ڕەحیمەهو الله دەفەرمێ بەڕاستی من ڕقم لێیە تەنانەت ئاویش بخۆمەوە لەو ماڵەی کەوا کەسێک تێدا بێت قورئانم بەسەردا بخوێنێتەوە. بەڵێ ئەوان نەفسیان لە زەویدا تاوەکو قورئان بەرز بێ، بەڵام بەداخەوە بەناو قورئان خوێنەکانی ئەمڕۆ قورئانیان لە زەویدا بۆ بەرزکردنەوەی نەفسیان. ئەوان هەموو شتێکیان لە دەستدا لە پێناو بەدەستهێنانی قورئان، بەڵام بەداخەوە بەناو قورئان خوێنەکانی ئەوڕۆ قورئانیان لە دەستدا لە پێناو بەدەستهێنانی دەستکەوتەکان و ئەوان هەموو دنیایان خستە خزمەتی قورئان، کەچی بەداخەوە بەناو قورئان خوێنەکانی ئەوڕۆ هەموو قورئانیان خستە خزمەتی دنیایە و ئەوان لە پێناو قورئاندا ژیان، بەڵام بەداخەوە بەناو قورئان خوێنەکانی ئەوڕۆ لەسەر قورئان دەژین. ئەوان هەموو شتێکی خۆیان بەخشی بۆ بەدەستخستنی زانستەکانی قورئان، کەچی بەناو قورئان خوێنەکانی ئەوڕۆ هەموو شتێکیان بەدەست هێناوە بە زانستەکانی ئەوان. لە کۆتاییدا ئەوان قورئانیان خوێند، ئەوانەی ئەوڕۆژ فرۆشتیان. بەڵێ فوضەیلی کوڕی عیاڵ ڕەحیمەهو الله دەفەرمێ پێویستە لەسەر هەڵگری قورئان پێویستی بە کەس نەبێت لە خەڵکی، بەڵکو خەڵکی پێویستیان بە ئەو بێ. و هەروەها محەممەدی کوڕی حوسەینی ئەلئاجوڕی ڕەحیمەهو الله ئامۆژگاریمان دەکات و دەفەرمێ پێویستە لەسەر ئەو قورئان خوێنەی کە دەرسی قورئان دەڵێتەوە ئەوە لە کاتی دەرزدانەوە لەگەڵ هەر کەسێک ئەو شتانە بەکاربێنێت هەر وەک چۆن لە بۆ خۆی بەکاری دەهێنێت. هەڵبەتە ئەگەر گەورە یان بچووک، دەوڵەمەند یان هەژار بێ و هەر کەس داوای لێکرد کە دەرسی پێ بدات ئەوە با هەر کەس حەقی خۆی پێ بدات و دادپەروەریش بنوێنێت لە نێوانیاندا ئەگەر ئەو مەبەستی پێی ئەڵڵایە سوبحانەهو وەتەعالا. و هەروەها نابێ دەوڵەمەندەکە لە خۆی نزیک بکاتەوە و هەژارەکەش دوور بخاتەوە و ئاگداری نواندنی خاچی بوونەکەی بێ لە بەرامبەر دەوڵەمەندەکە و نواندنی لووتبەرزی بەرامبەر هەژارەکە. و هەروەها ڕەبیعی کوڕی ئەنەس ڕەحیمەهو الله دەربارەی ئەو ئایەتە پیرۆزەی کە ئەڵڵا سوبحانەهو وەتەعالا دەفەرمێ ولا تصعر خدك للناس، واتە ڕوود لە خەڵکی وەرمەجێڕە. و هەروەها ئەبوو عالیە ڕەحیمەهو الله ئەویش دەفەرمێ واتە ڕوود لە خەڵکی وەرمەجێڕە و دەفەرمێ لە وتنەوەی زانستدا دەبێ دەوڵەمەند و هەژارت لەلا وەکو یەک بێ. و محەممەدی کوڕی حوسەینی ئەلئاجوڕی ڕەحیمەهو الله دەفەرمێ ئەمە بەوە تەئویل دەکرێ کەوا ئەڵڵا سوبحانەهو وەتەعالا ڕەسوولەکەی صەڵڵی الله عەلەیه وسەلەم پێی ئەدەب داوە بەوەی کەوا ئەمری پێکردووە کەوا هەژارەکان لە خۆی نزیک بکاتەوە و هەروەها
الله سبحانه وتعالى دفرمي ولا تعد عيناك عنهم واتا ساوە كانت لوان لا مدى وليان ورمجر بەڵێ جاهر محەممەدی کوڕی حوسەینی ئەلئاجوڕی رحمه الله ئامۆژگاریمان دەکات لە کاتی سەرەتای وانەگوتنەوە و وەرگرتنی قوتابی جا دەفەرمێ حەز دەکەم ئەگەر کەسێک هات قورئانی لەلا بخوێنیت جا چ منداڵ بێ یا چ گەنج بێ یا چ پیر بێ سەرەتا یەکێک لەمانە تاقی بکاتەوە پێش ئەوەی سوورەتی بەقەڕەیان پێ بڵێ و تاقییان بکاتەوە تاوەکو بزانێت کە چیان لە قورئان لەبەر کردووە لە نێوان فاتحە تاوەکو ڕوبعی سەبع واتە یەک لەسەر حەفت واتە قورئان بکاتە حەفت بەش ئینجا یەکێک لەو حەفت بەشە پێی دەگوترێ سەبع ڕوبعیش واتە چارەجێک چارەجی سەبع جا یان زیاتر لەوەی کە نوێژەکانی پێ ئەنجام دەدات و یان ئەکرێ پێش نوێژی پێ بکات ئەگەر پێویستی کرد کە ئەیزانی لەلایەن مامۆستای قورئان خوێنەکانەوە فێر کرابوو ئەو کات زمانی ڕێک و پاراو دەکات تاوەکو بتوانێت فەرزەکانی پێ ئەنجام بدات و پاشان دەست دەکات بە فێرکردنی سوورەتی ئەلبەقەڕە و دەفەرمێ پێم خۆشە ئەو کەسەی قورئانی بۆ دەخوێندرێتەوە واتە مامۆستاکە چاک گوێی بۆ بگرێت و ئەو کەسەی کە بۆی دەخوێنێتەوە واتە قوتابیەکەی و خۆی مەشغوڵ نەکات بە قسەی ترەوە بەمەش ئەو کەسەی کە بۆی دەخوێنێتەوە و ئەوەشی کە بۆی دەخوێندرێتەوە تووشی خێر و چاکە دەبن و ئەوەی کە بەسەریدا دەخوێندرێتەوە واتە مامۆستاکە با جوان جێ بگرێ و بیر لە ئاەتەکان بکاتەوە کە بۆی دەخوێندرێتەوە چونکە لەوانەیە گوێبیستبوونی قورئان لە کەسێکی ترەوە بۆی سوودی زیاتری پێبگەێنێت و پاداشتی گەورەی بەدەست بهێنێ و الله سبحانه وتعالى دەفەرمێ وإذا قرئ القرآن فاستمعوا له وأنصتوا لعلكم ترحمون واتە کاتێک قورئان خوێندرا دەبێ بێدەنگ ببن و گوێی لێ بگرن بەڵکو الله سبحانه وتعالى ڕەحمتان پێ بکات جا ئەگەر بەم جۆرە بوو بەبێ دەنجی گوێی بۆ قورئانەکە گرت ئەوە هەم خۆی و هەم قوتابیەکەی ئەو خێر و چاکەی دەست دەکەوێت بەڵێ تا ئێرە باسی هەندێک لەو باس و ئەرکانەمان کرد کە پێویست بوو لەسەر قورئان خوێن و مامۆستای قورئان پێیانەوە پابەند بێ و پارێزگاریان لێ بکات هەڵبەتە قوتابی قورئانیش بەدەر نین لەو ئەرک و مافانەی کە لەسەری پێویستە پێیانەوە پابەند بێ و پارێزگاریان لێوە بکات جا لەمبارەوە ضەحاکی کوڕی مزاحیم ڕەحیمەه الله دەربارەی سەرەتاکانی داواکردنی زانست دەفەرمێ یەکەم شت لە فێربوونی زانستی شەرعی بێدەنجیە دووهەم جێگرتنە سێهەم کردەوە پێکردنە چوارەم بڵاوکردنەوە و فێرکردنی خەڵک بەڵێ ئینجا مالیکی کوڕی ئەنەس ڕەحیمەه الله ئامۆژگاریمان دەکات و دەفەرمێ پێویستە لەسەر کەسێک کە داوای زانست دەکات ئەوە پێویستە شکۆ و ئارامی و ترسی ئەڵڵای سوبحانەه وتەعالای پێوە دیار بێت و دەبێت شوێنکەوتەی ئەفەری پێشینی خۆی بێت و هەروەها دەفەرمێ ئەم زانستە گۆشت و خوێنی تۆیە و دەربارەشی لێپرسینەوەت لێ دەکرێت لە ڕۆژی قیامەت جا ئاگادار بە و تەماشا بکە بزانە لە چێی وەردەگری بەداخەوە زۆربەی تاڵبی عیلم لەو ڕۆژگارەدا داوای زانست ناکا لەسەر بنچینەی تەوحید و سنەت بەڵکو تەنها چاوی ئەو بەناو مامۆستایانێک دەبینێت کە خاوەنی ناوبانگ و دەرخۆشی و بەرز و نزمی سەنەدی قیراءەن و دەربارەی ئەدەبی قوتابی قورئان بەرامبەر مامۆستاکەی ئەوە دیسان محەممەدی کوڕی حوسەینی ئەلئاجوڕی ڕەحیمەه الله دەفەرمێ هەر کەسێک خوێندنی قورئان وەربگرێ لە لای مامۆستادا ئەوە پێویستە لەسەری جوانترین ئەدەب بنوێنێ
لە کاتی دانیشتن لە لایدا و خاچی بنوێنێت لە دانیشتنەکەیدا و ڕووی لەو بێت ئەگەر لی تووڕە بوو با تەحەمولی بکات و ئەگەر تون بوو لەگەڵی با بەرگەی بگرێت و نەرمونیان بێت لەگەڵی و شەرمی لێ بکات و هەموو ئەوانەش بە گەورە و فەضڵ تەماشا بکات. بەڵێ شافعی ڕەحیمەه الله دەیفەرموو کاتێک من لە لای ئیمامی مالیک ڕەحیمەه الله دەرسم دەخوێن زۆر بەهێمنی لاپەڕەکانی ئەو کتێبەی لەبەردەستم بوو هەڵم دەدایەوە بۆ ئەوەی ئیمام مالیکی مامۆستام ڕەحیمەه الله بێزار نەبێت. دیسان محەممەدی کوڕی حوسەینی ئەلئاجوڕی ڕەحیمەه الله هەروەها ئامۆژگاری زیاتری قوتابی قورئان دەکات و دەفەرمێ پێم خۆشە ئەوانە وەربگرێ کە دەتوانێ بە جوانی بیان خوێنێتەوە واتە قوتابی ئەو سوورەتانە بخوێنێ لە لای مامۆستا کە خۆی ممارەسەی لەگەڵدا هەیە چونکە ئەو زاناترە بە نەفسی خۆی و ئەگەر زانی لە کاتی وەرگرتنیدا زیاتر لە 5 ئاەت توانای وەرگرتنی نییە ئەوە با هەر ئەو 5 ئاەتە وەربگرێت و داوای زیاتر نەکات و ئەگەر زانی بەرگەی زیاتر لە 3 ئاەت ناگرێ ئەوە با داوای 5 ئاەت نەکات و ئینجا لە درێژەی ئامۆژگاریەکانیدا دەفەرمێ نابێ سارد و سڕ بێ ئەگەر هاتوو مامۆستاکەشی سارد و سڕ بوو لەگەڵی و ڕێزی لێ بگرێ ئەگەر هاتوو ئەویش ڕێزی لێ نەگرت و شەرمی لێ بکات ئەگەر چی ئەویش شەرمی لێ نەکات و پێویستە خۆی پەیوەست بکاو و حەقی بدات و ئەولاتریشە کە ئەو واتە مامۆستاکە ئەو حەقی تۆ بدات چونکە ئەهلی قورئان ئەهلی خێر و چاکەن و بە ئاگایی و بە ئەدەبن و حەقی ئەو شتانە دەزانن کە لە سەریانە جا هەرچەندە ئەگەر بێ ئاگا بێت لەو حەقەی کە هی تۆیە ئەوە تۆ نابێت بێ ئاگا بیت لەو حەقەی کە لەسەر تۆیە لەبەر ئەوەی ئەڵڵا سوبحانەهو وتەعالا فەرمانی پێکردووی کە حەقی خەڵکی بزانیت و ڕێز لە زانایان بگریت و هەروەها ئەوە فەرمانی ڕەسوولەکەیشیتی صەڵی الله عەلەیه وسەلەم. بەڵێ بەڕاستی بەدەستهێنانی ئەدەب لە پێشی بەدەستهێنانی زانستە چونکە هەر ئەدەبە نزیکت دەکاتەوە لە زانایان و هەر ئەدەبیشە ماوەی مانەوەکەت لەلایەن درێژ دەکاتەوە. بەڵێ جا لەمبارەوە مالیکی کوڕی ئەنەس ڕەحیمەه الله بە گەنجێکی قوڕەیشی فەرموو ئەی کوڕی برام خۆت فێرە ئەدەب و ڕەوشت بکە پێش ئەوەی خۆت فێرە عیلم و زانست بکەی. هەروەها سوفیانی کوڕی عوەینە ڕەحیمەه الله دەفەرمێ هەر کەسێک وای بینی چاکترە لە غەیری خۆی ئەوە خۆی بە گەورە زانیوە. بەڵێ ئینجا نمونەمان بۆ دەهێنێتەوە دەفەرمێ باشە چی ڕێگری لە ئیبلیس کرد کە سەجدەی ڕێز ببات بۆ ئادەم عەلەیه السەلام لە کاتێکدا کە ئەوە بە فەرمانی ئەڵڵا بوو سوبحانەهو وتەعالا. ئەڵبەتە جگە لە خۆ بە گەورە زانین نەبێ. محەممەدی کوڕی بشر ڕەحیمەه الله دەفەرمێ گوێم لە مالیکی کوڕی مەغول بوو ڕەحیمەه الله دەیفەرموو ڕۆیشتم لەگەڵ تەڵحەی کوڕی مسەریف ڕەضی الله عنه هەتا گەیشتین بە کۆڵانێکی تەسک. جا منیش تەڵحەم پێش خۆم خست و کەوتمە دوای ئەو. جا تەڵحە ڕووی لە من کرد و فەرمووی ئەگەر بزانم تۆ بە ڕۆژێک یان بە شەوێک لە من گەورەتری ئەو پێشت نەدەکەوتم. بەڵێ ئەوە ڕەوشتی پێشینانی ئێمەیە ڕضوان الله عەلەیهم. لە کۆتاییدا یەحیای کوڕی ئەبی کەثیر ڕەحیمەه الله دەفەرمێ بزانن کە میراتی زانست باشترە لە میراتی ئاڵتون و نەفسێکی باشترە لە مرواری و ئینجا ئاگادار بن بزانن کە هەرگیز زانست بەدەست ناهێنرێت بە بێ ماندووبوونی جەستە. صلى الله عليه وسلم. مع حديث النبي صلى الله عليه
وسلم